ساتی موشک بارانکردنی ماڵی پێشڕەو دزەیە بەهۆی ئەم هێرشە موشکیانەی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر ماڵی پێشڕەو دزەیی چەندین قوربانی لێکەوتەوە و پێشڕەو دزەی و کچە تەمەن نزیک لە 1 ساڵەکەی و چەند کەسێکی تر گیانیان لەدەستدا و ژمارەیەکی دیکەش بە قورسی بریندار بوون. ئەم ڕووداوەش کاردانەوەی گەورەی بە دوای خۆی داهێنا جیاواز لە هێرشەکانی تری سەر هەرێمی کوردستان لە هێرشێکی بێپاسا و نامەردانە هەولێر دیسان کرایەوە بە ئامانج و لە ئەنجامی ئەو هێرشە چەندین کەس گیانیان لەدەستدا لەوانە کاکە پێشڕەو و کچەکەی و هەندێک کەسی تر لە خێزانی و هاوڵاتیانی تر بوون بە قوربانی و برینداریش بوون. هیوادارم جێی شەهیدەکان بەهەشت بێ و بریندارەکانیش زوو چاک ببنەوە. ئەم هێرش و دژمنکاریە بەرامبەر بە هەرێمی کوردستان هیچ هۆکارێکی نییە و بێپاساوە. طبعا دوو ڕۆژ بەر لەوەی ئەوانە پێشمەرگە بوون و لە کەرکک دەوامیان هەبوو لە کەرکک هات بوونەوە. چیرۆکی کوڕەکەی دەجێڕێتەوە کە بەهۆی بۆردومانەکانی فڕۆکەکانی وڵاتی تورکیا لەگەڵ 3 گەنجی تر گیانیان لەدەستدا. ئەو کات حکوومەت و لایەنە سیاسیەکان هەڵوێستیان نەبوو، لە وەفادنامەکانیان ئاماژە بە بۆردومانی فڕۆکە نەکراوە و لە فەرمانگە تەندروستەکان و تویانە فەرمانمان پێکراوە بنووسین بە ڕووداوی تەقینەوە بووە تەنانەت مۆڵەتی خۆپشاندانیشیان پێ نەدرا. بەداخەوە ئیلا دوو کەسیان نەبی هەر ئێستاش لەگەڵدابی سەری دوانمان هەر نەدیتەوە نە لە شوێنی عادیسەکەی و نە لە دەور و بەرەکەشی نەمان دیتنەوە زۆریشیان لێگەڕای کە بردنمانە تۆ بە عەدلی دیانان لێوێن دەرێ تۆ بە عەدلەکەیان لۆکردن و ئێمەش نامانزانی چ دەنووسن چ نانووسن. چەند ڕۆژێک دوای ئەوەی کە چوین لە تۆ بە عەدلی کەیسەکەیان وەربگرینەوە نووسرا بوو ئەو 4 شەهیدانە لە دۆڵی باڵیان لە گوندی سەرکان بەکارە ساتی تەقینەوەی شەهید کراینە. ئێمە شەموو کە سوکاری شەهیدەکان چوین لە تۆ بە عەدلی دیانان داوامان کرد و دکتۆرێکی زۆر بەڕێز و محتەرەمیشی لێبوو زۆر تەکلیفمان لێکرد کە ئەوانە بە تەیارەی دوژمن و نێران شەهید کراینە. چۆن دەبی ئەنگۆ بنووسن بە تەقینەوەی گوتیان کاکە ئێمە ناتوانین کێسەکەی بە هیچ شێوەشی دەستکاری بکەین حتا ئەمە بڕیاری ئەوماندا خۆپیشاندان بکەین لە بەردەم کوسڵخانەی تورکیای لە هەولێرێ حتا ئەوەشان لێ قبوڵ نەکردین و هیچ کەسەکیش نە لە سەرۆک حیزبەکان نە لە مەکتەبی سیاسی نە لە پەرلەمان نە لە حکومەت هیچ کەسە ئامادە نەبوو ئەو کێسەی لۆ ئێمە نەجوڵان. هێرشەکان بۆ سەر هەرێمی کوردستان بەردەوامن لەلایەن وڵاتانی دراوسێ، بەڵام کاردانەوەکان ناوچەیین بۆ هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران لە پارێزگای هەولێر و دەوروبەری بۆ هێرشەکانی وڵاتی تورکیاش تەنیا لە پارێزگای سلێمانی ناڕەزایەتی و کاردانەوەیان دەبێت. هێدی خۆشنا و 4 پرێس هەولێر.